بۆچی هەرێمی کوردستان بۆ تامانجی هێرشەکانی ئێران لە چەند کاژێرێکدا خەون و ئومێدی چەند ساڵەی لە نێوبرا. زانیار ڕەحمانی تەمەن 28 ساڵ هاوژینی ڕەیحانە کەنعانی 31 ساڵان ناسرا و بە شیمایە. ئەو خانمەی دوێنێ چوارشەممە لە هێرشی کۆماری ئیسلامی ئێران بۆ سەر بارەگای حیزب و کەمپی کوردانی ڕۆژهەڵات لە کۆیە بوو بە یەکێک لە قوربانیەکان. ڕێحانە بەتەنیا قوربانی هێرشەکان نەبوو، بەڵام چیرۆکی ئەو لە هەموو قوربانیەکانی دیکە جیاوازتر و کاریگەرتر بوو. ئەم ژنە گەنجە کە 2 ساڵ بوو ژیانی هاوبەشی لەگەڵ زانیاری خۆشەویستی پێکهێنا بوو، بە یەکەم منداڵیان لە ڕۆژەکانی کۆتایی مانگی هەشتی دووگیانیدا بوو. خێزانم تی مەڕ بێتاقەتم ڕ لەلایە دانیشتم بڕێ قسەی کرد بووم و بەزەوەندەی کرێکەوە دەیوت ئەگەڵ لە منداڵەکەم بێت وەنە ئەو قسەی تا ساعتی 9 دانیشتمەوە هەرسا ڕۆشتمە سەر داوامی حزبی ئەو قڕم ناگرت تکرد ڕۆشتم بڕێ دانیشتمەوە قڕانەوەتیان کاک هەرسن لێدات بڕۆ فەریا خێزانم کەوم نزیکی ماڵی خۆمانەوە بووم گوایە خێزانم منی بینیوە نزیک بووم ساڕم لێمیدا نزیکەی دەمێتە فڕەمیدا خۆم بردمە کۆیە بۆ وەزاوە بردمە کۆی لە کۆیە دکتۆرەکان هاتنە سەری ئێستا من خۆم باش بەتاواتی نابیسمەوە ئەویش گوایە کە دوایی چوون سەر تەرمەکە هاوڕانەی خۆمان سەری بریندارە ئەوانی سوپای پاسانان دەیانگۆ دەگەر واز دێنی لەو حزبایەتی ئەوانە واز بێ واز ناهێنی من لە واز لە خەنەوەدا بنەماڵە داهێنین بە تەلەفۆن پێیان بچی بە چەتکردن بە ناونووسی نامە هەر 2 دقیقە بەلەوە ساڕخان لێدات. زانیار خەڵکی سنەیە و پێشمەرگەی حزبی دیموکراتە. ڕێحانەی هاوژینی خەڵکی مەریوانە و ئەویش ئەندامی دیموکرات بووە. ئەم دوو هاوژینە بڕیار بوو 4 ڕۆژی دیکە ئاهەنگی 32 ساڵەی لە دایکبوونی ڕێحانە بگێڕن. دوای برینداربوونی ڕێحانە گەیەنراوەتە نەخۆشخانە لە کۆیە. پزیشکەکان لەبەر ناجێگیری تەندروستی بڕیاریان داوە دەست بەجێ نەشتەرگەری منداڵبوونی بۆ بکەن، هەرچەند 2 هەفتە بۆ هاتنە دنیای منداڵەکەی مابوو. کوڕەکەی ڕێحانە لەدایک بوو لەسەر ڕاستپاردەی خۆی باوکی ناوینە وانیار. دوای نەشتەرگەریەکە وانیار و ڕێحانە ڕەوانەی هەولێر کران و لە کاژێرسەی دوانیوەڕۆ ڕێحانە لە هەولێر لەبەر سەختی برینەکەی گیانی سپارد. وانیاریش لە نێوژووری هەناسەدانی چڕ شەڕی ژیان و مەرگ دەکات. لەبەر ئەوەی کە سیەکانی باش نییە ئۆکسزین کەم لە بۆ مێشی چووە، یەک لە شتانێک کە پێشبینی دەکرێت ئەوەیە کە ئۆکسزین کە لە بۆ مێشی نەچێ ئەوا بێکە تەنها دڵی ئیش بکاتن و جارێ دڵەکەی باش ئیش دەکات، وەکو ئەوەی کە وتم سیەکانی باشی ژنەکە وای لێ دەکات کە ئۆکسزین کەم لە بۆ مێشی بچی. پێشبینی دەکەن بژی یعنی زەحمەتە. ناوی کوڕەکەی ناوانیار جلە کوشتێ هەموو شتێکی حازر کردو لە بەردەست باوەڕتە بێت 2 ڕۆژ 3 ڕۆژ جلەکەکان دەشورد بوونی ئەکرد. بڕیارمان نەداوە نە ماتەمینی بگرین و نە خەمدامانگرێ لەسەر کارەساتەکانمان. ئێمە لەسەر قسەی ڕێبەری نەتەوەی دکتۆر عەبدوڕەحمانی قاسم و کە فەرمیەتی گەلێک ئازادی بووێ دەبێت نرخێکی بدە. پێم سەربەس ڕوودا و هەولێر